بەناوی خوا باسی ستاتیک میتۆد دەکەین کە زۆر ئاسانە میش سری خاڵی یەکەمکەن ئەڵێ static method in Java is a method بریتە لە میثۆدەیە which belongs to the class يعني تەنها پەیوەستە بە کلاسەکەەوە ئەگەڕێتەوە کلاسەکە and not to the object مەبەستی لە چییە سێرکەن ئێمە کلاسێکمان هەیە ئەمە نایەکی هەیە باشە باڵین باشە ئێستا میثۆدی چیمان هەیە میثۆدی مینمان هەیە ئەمە جەماعەت پێیز ناگاشتی تر بنووسم بۆی کاتمان لێ نەڕۆ میثۆدی مینمان هەیە لەگەڵ میثۆدێکترا بە ناوی ئاد باشە ئادەکەی پێشوو ئەمە ئیتر لێرەیە کۆمەڵێک شتیان نووسراوە باش ئێستا ئەگەر بمەوێت من لە ناو مینەوە ئەکسێسی ئەمە بکەم پێویستە لە ناو مینەکەیە ئۆبجێکتێکی ئەم کلاسە وەرگرم ئەم کلاسە ناوی ئەیە بۆ نمونە باشە ئەنووسم ئەی ئەمە ناوەکەیەتی ئاگاداربن یەکسانە بە نیو ئەی وایە باشە ئێستا گەمێ من ئەکسێسی ئەمە بکەم لە ناو مینە چی یەکەم ئەنووسم a.add تاو ئەکسێسم کرد باشە بەڵام ئەگەر میثۆدەکەم ستاتیک بوو یعنی بنووسم static void add باشە ئەوەشمان کردەوە و داشمان قسەوە مادام ستاتیکە ئێستا لێرە ئیرۆر ئەمە غەڵەتە چونکە ستاتیک میثۆد پێویستی بە ئۆبجێکت نییە بۆی دروستکەی تاکو و بانگی بکەیت پێویستی بەمانە هیچ نییە هەر ناوی خۆی دانیت و تاو با کورتێگەمە خاڵی یەکەم خاڵی دووەم ئەڵێ a static method can access only static data it cannot access non-static data يعني چی non-static data يعني instance variable بیرتان ئامانوت يعني چی يعني ئەوەی کە لێرەیە لەناو کلاسەکە یانووسرێت باشە non-staticە يعني ئەنووسی int age باشە ئەوە non-staticە ئالێ یانووسرێ یانی لە دەرەوەی میثۆدەکان و لەناو کلاسەکە پێوترێ non-static instance variable بەڵام ئەگەر ستاتیکیش پێوە بوو پێوترێکی ئەوە پێوترێ static variable ئەم تێبینی ئێراڵێکی ئەڵێ static method تەنها و تەنها ئەتوانێ ئەکسێسی ئەمە بکە لە کاتێکا کە ستاتیک بێ باشە یعنی هیچ شتێک لە ناو ستاتیک میثۆدا بانگ ناکرێ ئەگەر ئەو شتە یعنی ناتوانانی بانگیگەی ئەگەر ئەو شتە ستاتیک نەبوو بە کورتێکی ستاتیک میثۆدێکی توندڕەوە تەنها خۆی قوبوڵە ئەوە ئالێکی بنەوە باشە یعنی تەنها ئەبێ ستاتیک بێ ئیتر میثۆدە ئیتر چی پێوترێ ئیتر ڤاریبڵێکی ترە جەماعەت سێریگەن هەر بەسیترین نمونە ئەمە گریمان ئەمە ناوی نەکەمانە سێریگەن public class A باشە ئەمە پرۆگرامەکەمانە لەناو public class A دوو میثۆدمان هەیە public static void main string args يعني arguments باشە ئەمە ئێستا تۆ لەناو پرۆگرامەکەتە کە ئەمە ئەەکەیتەوە ئەمەیتیە یعنی کە ئەپلیکیشنێکی بەسیت دروستکەی لە ناو جاڤە ئاواییە چکە لێرۆ دەست پێەکە ئەبێ هەموو ئەپلیکیشنێ دەستپێکی هەبێ وەکو چۆن تۆ کاتێک چیتە سەر ئەپلیکیشنی فەیسبووکەکەت دەستپێکی شاشەکە بریتە لە هۆم پەیجەکەت وایە ناچێتە ڕاستە و خۆزە پرۆفایلەکەت ئەمە ژوایە ئێستا ئەگەر من بمەوێت میثۆدێک یان ڤاریبڵێک کە لە دەرەوەی ئەم میثۆدەیە دروستم کردووە یعنی لەناو ئەم کلاسەیە دروستم کردووە ستاتیک بێت یان نەنستاتیک بێت ئەبێ ئەمێ من لێرە بانگی کەمەوە لە ناو مینەکەم چییە مینەکەم ستاتیکە
کەواتە ئەبێ ئەو شتەی کە من لێرەیە بەکاری بێنم و ئەکسێسی بکەم و بانگی بکەم ئەبێ ئەو شتەش ستاتیک بێ، یعنی میثۆدێکم هەیە لێرەیە ئەبێ ئەم میثۆدە ئەمە ستاتیک بێ، ستاتیک. ڤاریبڵێکم هەیە لێرەیە ستاتیک age، عفو ستاتیک int age بۆ نمونە. تەواو لێرەیە توانم بنووسم age، ڕاستەوخۆ age یەکسانە بە یەک، تەواو ئەتوانم بەکاری بێنم. بەڵام ئەگەر ئاهی وایە ئەیوت ئیرۆر ئەمە، چکە ستاتیک نییە، تۆ لە ناو میثۆدێکی ستاتیکە بەکارهێناوە. ئەو قسانی کە کردم ڕێگام هەیە باشە. A static method can be accessed directly by the class name and doesn't need any object. يعني بكرتيكي أتواني بنوسي بنوسي أما غير static بيه أتواني بنوسي age يكسانة بيك، يعني أتواني بنوسي a dot age يكسانة بيك. وش أتواني نوسي أربو نوسي بكرتيكي وسي أوه بو لبري ستاتيكا أوش ستاتيكا أجر ما ستاتيك نبي ئەبێ و کاتە ئۆبجێکتی وەرگری، ئۆبجێکتی چی ئی کلاسەکە a یەکسانە بە new a اینجا a dot h یەکسانە بە یەک، ئەبێ بنووسی ئەو کاتە باشە. ئەمەش ستاتیک میثۆد، هیوادارم ئاسان بوو بێت. بەس زانیم هیچ نەماوە لێرە. جا سەیری کەنا لێرە هەڵێکی ئەڵێ سامە لێرە هەڵێکی ئەڵێ ئیرۆر هەیە. بۆ ئیرۆر هەیە سێریکەن. یەکەم جاوا چینە سەر مەینەکە، ئەمە مەینی تایە ئاوەتە، ئەمە هەمووی بەیەکەوە، ئەمە یەک پرۆگرامە مسیانە کردیتە سێ لاپەڕە. یینە سەر مەینەکە، مەینەکە ئەڵێ چی؟ ئەڵێ ئەڵێ ئەیم بۆ پرنتکە، ئەی لەکوێیە؟ لێرەیە. ئەمە ستاتیک، ئەمە ستاتیک نییە، کەواتە ئیرۆرە ئەمە. ئەبێت چی؟ ئەبێ a static keyword must be added before int a یەکسانە بە 40. ئەوە قسەکانی ئێستا بوو کە کردم باشە. ئێستا ئەمەیانەکەین ئەڵێ چی لە ناو مەینەکەیە int result یەکسانیکە بە calculate dot cube 5، یعنی calculateی هێناوە باشە، ئەمە هێناوە ئەکسێسی چی بکە؟ ئەکسێسی cube. کیوبەکەی چەنە؟ کیوبەکەی ستاتیکە 5 بەرێ، ئەوە 5مان پێیاوە باشە. ئەڵێ چی بکە؟ ئەڵێ ریزڵتم بۆ پرنتکە باشە، ریزڵتم بۆ پرنتکە بەس ریزڵت ئاوەتە باشە. ریزڵت ئێستا لێرە بێتە چەند؟ calculate dot cube، کیوبەکە لێرە کاتە چەندە؟ کاتە 5 باشە. ئەڵێ ریتەرنی بکە، ریتەرنی چی بکە؟ 5 ضربی 5 ضربی 5 ئەکاتە ژمارەیەک نازانم ئەگەڕێتەوە بۆ ئێرە، ئەچێتە ناو چیەوە؟ ئەچێتە ناو ریزڵتەوە باشە. ئەو کاتە ریزڵتیش پرنتە بێ، یعنی ئەمە عیبی نییە، بەس ئەمەیان عیبێکی هەبوو کە ئەوە کەسەوتم باشە. ئەمەش لێرەیە سێریکەن static void increment a++. ئێمە ستاتیکە میثۆدە، بەڵام ئەیەکە ستاتیک نییە، بۆیە ئیرۆرە. ئەبێ ئەمە بکەی بە ستاتیک، ئەنجا ئەمە ئیشەکەات. کەواتە ستاتیک میثۆدێکی تونندڕەوانە و خۆپەرستە کە تەنها ستاتیک وەرەگرێت. ئاوا لی تێبن و ئاوا لێکی بنەوە. ئەمەش لێکچەری 4م تاوە.